بەپێی بڕیارەکانی سەرکردایەتی یەکێتی بژاردەی مانەوەی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێم بەندە بە توانای درێژەدان بە خزمەتی هاوڵاتیان و دابینکردنی بژێوی موچەخۆران بە پێچەوانەشەوە گەر لایەنە هاوکارەکانی ئەم حیزبە وەک پێویست ئەم زەمینەیە نەسازێنن ئەوە یەکێتی ناچێتە ژێرباری حکومڕانیەک کە چارەسەری کێشەکان وەک کابینەکانی ڕابردوو تیایدا بەکات بسپێرێت. وەک دەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی بنکە فراوانە و لایەنەکان تێدا بەشدارن بەڵام بەداخەوە تا ڕادەیەک حکوومەتێکی تاکڕەوە و تیمی یەکێتیش لە حکوومەت ئەوەی کە ئێستا بەشدارە بەڕاستی بۆ ئەوەی کەشان بداتە بەر بارودۆخەکە و ئەو بارودۆخی کە ئێستا کوردستانی پێدا تێدەپەڕێ بتوانێت لایەک لە بارقورسەکانە سەرشانی خەڵکی کوردستان هەڵگرێ هەرچەندە ئێمە تێبینی و سەرنجی زۆرمان هەیە لەسەر ئەدای حکوومەت بەڕاستی و بەشداری لایەنەکان بەڵام بە تەئکید یەکێتی حزبەکە کە هەمیشە بەرپرسیارەتی هەڵگرتووە و هیچ کاتێ لە بەرپرسیارەتی ڕای نەگرتووە ئێمە تەواوی پشتیوانیمان بۆ تیمی خۆمان لە حکوومەت هەیە و هەر کاتێکیش تیمی ئێمە لە حکوومەت هەر بڕیارێک بدا بەمانەوە بە نەمانەوە لە حکوومەت تەواوی پشتگیری و پشتیوانی سەرکردایەتی یەکێتی هەیە و دڵنیای هەواڵانمان دەکەین لە حکوومەت کە سەرکردایەتی خۆیان و حزبەکەی خۆیان بە هەموو ئیمکانیەتەوە لە پشت هەواڵانوانە و دەزانین کە بەڕاستی ئەوان چەندە ماندوون چەندە پەرێشانن بۆ ئەو وەزعی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیرانی قوڵی دارایی و کارگێڕی بۆتەوە و لەم هەلومەرجەشدا سەرکردایەتی یەکێتی پشتیوان و چاودێری تیمە حکومی و پەرلەمانەکەیەتی تا بتوانرێت ئەرکی سوککردنی بارگرانەکانی سەرشانی خەڵکی کەمتر بکرێتەوە. هەواڵان و کەوادری یەکێتی چاوەڕوانێکی زۆرەکەن لە تیمی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەت و لە حزب ئەوەی جێگەی دڵخۆشی و جێگەی دەستخۆشی ئەوەیە کە سەرۆکایەتی و هاوسەرۆکەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئاڕاستەیەکی زۆر گرنگ و جوانیان پەیڕەو کردووە ئەویش ئەوەیە کە بە یەک تیمەکانی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاالبانی و تیمەکانی پەرلەمان بە سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان و تیمی حزبی واتە سەرکردایەتی یەکێتی وەکو یەک تیم هەر لە پەیامەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بینیمان کە یەکێتی نیشتمانی کوردستان بە یەک ئاڕاستە و بە یەک شێواز لە ئاڕاستەکردنی بەرامبەر بە هاوبەشەکانی لە حکومڕانی و بەرامبەر بە دۆست و نەیارەکانیشی کە دەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان دەبێ سەردەمی قۆناغی ڕابردوو تێپەڕێنێ. لەم قۆناغەدا بژاردەی شەراکەتی یەکێتی لە حکومڕانی بە گڕوتینەوە بەردەوامە و خوێندنەوەی وردیش بۆ ڕۆژانی ئایندە دەکرێت کە ئایا هێزە سیاسیەکانی دیکەی بەشدار لەم کابینەیە هەماهەنگی ڕێکردنەوەی باری لاری هەرێمی کوردستانن لە چەندین ڕووەوە و لەو چوارچێوەیەشدا هەموو دەرگایەک لە بەردەم یەکێتی کراوە دەبێت بۆ ئەوەی هاوسەنگی زیاتر لە بڕیاردان بێتە ئاراوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.